دوای ئەنجامدانی زنجیرەیە کۆبوونەوە لە نێوان لێپرسراوانی عێراق و کوێیت بە نێوەنگیری وڵاتی سعودیا بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوانیان نەگەیشتنە هیچ ئەنجامێک و عێراق بیری لە کردەوەی سەربازی دژی کوێیت کردەوە. ئەمەش بۆ جێ نیگەرانی ئەمریکا و لە ڕۆژی 25 حوتی ساڵی 1990 باڵوێزی ئەمریکا لە بەغدا سەردانی سەدام حوسێن دیکتاتۆری پێشووی عێراقی کردو لە کۆبوونەوەیەکدا پێڕاگەیاند کە ئەمریکا لەگەڵ شەڕی عەرەب و عەرەبدا نییە، بەڵام ئەم هۆشداری ئەمریکا کاری لە بیرکردنەوەکانی سەدام حوسێن نەکردو. سەعات 2 بەرەبەیانی ڕۆژی 2 ئابی ساڵی 1990 هێزە تایبەتیەکانی عێراق کە پێگاتبوون لە 4 فیرقەی هێزە تایبەتەکانی حاموڕابی و نەبوو غەزنە سەر و مەدینەی منەوەر و تەوەکەل عەلەڵڵا بە شێوەیەکی کتوپڕ و نهێنی سنووری کوێیتیان بەزاند و بە پێی نەخشەیەکی سەربازی پەلاماری بارەگای کۆشکی میری کوێیت و بارەگا سەرەکیەکانی تریاندا و لە ماوەیەکی کورتا و بە چەند هێرشێک کۆنتڕۆڵیان کرد. هێرشی یەکەم لەلایەن 4 فیرقە سەربازیەکەوە ئەنجامدرا کە جگە لە چەکی قورێز نزیکەی 25 هەلیکۆپتەر و چەندین فڕۆکەی جەنگی پاڵپشتی دەکردن، جگە لە پشتیوانی 100,000 سەربازی پیادەی تر. لە قۆناغی دووەمدا هێرشیان کردە سەر کوێیت. دواتر ئەم پەلامارەی هێزە تایبەتەکان نەک خەڵکی عێراق بەڵکو وەزیری بەرگری و سوپاسسالار و تەواوی فەرماندەکانی سوپاشی تووشی شۆ کرد لەبەرەوەی سەدام حوسێن بەبێ گەڕانەوە بۆ سەرکردایەتی سوپا پەلاماری وڵاتی کوێیتی دا و جگەل لە هێزە تایبەتەکان سوپایی بەشداری پێ نەکرد. دوای بڵاوبوونەوەی داگیرکردنی کوێیت لەلایەن هێزە تایبەتەکانەوە لە زۆربەی ناوچەکانی عێراقدا ئاهەنگ بۆ گەڕانەوەی کوێیت بۆ سەرخاکی عێراق دەستی پێکرد، چونکە زۆربەی ئەوانەی لایەنگری بەعەز بوون پێیان وابوو کە کوێیت بەشێکە لە عێراق و بەریتانیەکان بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان لە وڵاتیان جیا کردوتەوە. لەم هەوڵەشدا ئوردن و یەمەن وەک تەنها دوو وڵات لە جیهان پشتیوانی پەلامارەکەی سەدامیان کرد. دواتر لە 4 ئابدا و دوای داگیرکردنی کوێیت کۆتایی بە پرۆسە سەربازیەکەی عێراق هاتوو. حکوومەتێکی بەسەرکردایەتی عەقید عەلا حوسێن بە ناوی کۆماری کوێیت ڕاگەیەندرا. دواتر لە نۆی هەمان مانگدا عێراق کوێیتی وەک بەشێک لە خاکی خۆی و پارێزگای ژمارە 19 ناوهێنا و هەموو باڵۆزخانەکانی کوێیتی لە دەرەوە داخست. لە بەرامبەردا لە ناوچەی تائیفی سعودیا حکوومەتی کوێیت لە دەرەوە دروست کرایەوە کە شێخ جابر ئەحمەد ئەلسوباح میری کوێیت و جێنشین شێخ سەعەد عەبدوڵڵا سەباح لێی نیشتەجێبوون. ئەم داگیرکاریە 7 مانگی خەیاند و لە 26 شوباتی ساڵی 1991دا هاوپەیمانان کە پێگاتبوون لە 34 وڵات و لە نێویاندا میسر و سعودیا و سووریا بەرچاوترین وڵات بوون بەشداری ئۆپراسیۆنەکان کرد. لە ئاستی دیبلۆماسیشدا لە هەفتەی یەکەمدا ئەنجومەنی ئاسایش بە بڕیارەکانی ژمارە 660 و 661 سزایی ئابووری خستە سەر عێراق. دواتر هاوپەیمانان ئۆپراسیۆنێکیان بە 2 قۆناغ دەست پێ کرد. قۆناغی یەکەم کە بە ئۆپراسیۆنی قەڵغانی بیابان دەستی پێکرد. ئامانز لەم قۆناغە پاراستنی وڵاتی سعودیە بوو. هەروەها ڕێگرتن بوو لە پێشڕەوی سوپای عێراق بۆ سعودیە و دەست بە سەرداگرتنی نەوتی سعودیا لەلایەن عێراقەوە. واتە بەغدا دەیتوانی لە 125 بەرهەمێنانی نەوت لە جیهان کۆنتڕۆڵ بکات. ئەمەش هەڕەشە بوو لەسەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا. جگە لەوەش ئەمریکا و سعودیا ڕێکەوتنامەی ئەمنیان لە نێواندا بوو. بۆیە ئەمریکا بەتەنیا بەشداری لەم ئۆپراسیۆنە کردو. تاگلایەنانە هێزی لە بیابانەکانی سعودیا بڵاوە پێکرد. قۆناغی دووەم لە شەوی حەڤەی کانونی دووەم دەستی پێکرد. بە قۆناغی ئۆپراسیۆنی زریانی بیابان ناونرا، بەڵام لە ناوەندە میدیایەکان و ئەکادمیەکان ئەم جەنگە بە جەنگی کەنداوی دۆمی فارس ناودەهێنرا. سەرەتا هاوپەیمانان بە نوێترین سیستەمی هێرشی ئاسمانی ژێرخانی سەربازی عێراقیان بۆردومان کرد. دواتر هێرشی زەمینی بۆ کۆنتڕۆڵکردنی کوێیت دەستی پێکرد. لەو کاتەدا عێراق کە پشتی بە رووسیا بەست بوو بەهۆی کێشە ئابوووریەکانیەوە نەیتوانی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش ڤیتۆ بکات و بەهانای حکوومەتی عێراقەوە بێت و ڕێگا بە دەستوەردانی سەربازی نەدات. لە ئەنجامدا ڕۆژی 24 مانگی شوبات هاوپەیمانان توانیان کوێیت ڕزگار بکەن و سوپای عێراق دەربکەن. تاوەکو ڕۆژی 28 شوبات عێراق لەگەڵ هاوپەیمانان ڕێکەوت و ڕایگەیاند پابەند دەبێت بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش و قەرەبووی کوێیت دەکاتەوە. لە جەنگی کوێیتدا نزیکەی 37,000 سەربازی عێراق و 3,007 هاوڵاتی مەدەنی کوژران. لە بەرامبەردا تەنیا 147 سەربازی هاوپەیمانان کوژرا. هەروەها تێچووی جەنگی هاوپەیمانان دژ بە عێراق 6 ملیار دۆلار بوو. بە تەنیا حکوومەتی سعودیا
36 ملیارد دۆلاری لە ئەستۆ گرت. تا ئێستاش حکوومەتی عێراقی قەرەبووی جەنگی کۆی دەکاتەوە بە پێی بڕیاری ژمارە 687 ئەنجومەنی یاساییش.